ساڵی 1992 و دەستمان کرد بە بازرگانی لە بواری ڕۆنا و ئەم بەرهەمە ڕۆنیانەش ئێمە لە سەرەتا لە دەرەوەی وڵاتەمان هێنا لە وڵاتەکانی ئیمارات، تورکیا، ئێران، وڵاتە ئەوروپیەکان، وڵاتە ئەمریکیەکان، وڵاتی سعودیە و دەست بازرگانیشی بە قوتمان کرد لە بواری ڕۆنا لە هەموو کوردستانە تا ئەو کاتێکەوە کوردستان بە عێراقەوە ڕەبت نەبوو وەکو هەرێمێکی سربەخۆ کارمانە کرد. ئێمە لە ئەنجامی پەخشکردنی ئەم بەرهەمانە بۆمان دەرکەوت کە توانای ئەوەمان هەیە کارگەیەکی ڕۆندا بمەزرێنین. لە ساڵی 1999 بیرمان لە دامەزراندنی ئەم کارگەیە کردەوە لە ئەنجامی دانیشتنمان لەگەڵ کۆمەڵێ ئەندازیاری شارەزا لە بواری دروستکردنی کارگەی ڕۆنا لە وڵاتەکانی ئەڵمانیا، ئیتالیا، ئێران، تورکیا گەیشتینە نەتیجەیەک کە بتوانین کارگەیەک دروست بکەین بە توانایەکی باش بە بەرهەمێکی باش توانیمان لە ماوەی 2 ساڵە بگەینە بەرهەمهێنان لەو بوارەدا و بەرهەمەکەمان پەخش کردەوە لە کوردستاندا بۆ ماوەی 3 ساڵ پێش ئازادکردنی عێراق لە ڕژێمی پێشوو. بۆ دروستکردنی ڕۆن احتیمادی سەرەکیمان لەسەر ڕۆنی ڤێرجنە. ئەم ڕۆنە ڤێرجنانەش لە چەند شەریکێکی جیاوازەوە بۆمانێت. یەکێ لەوانە ڕۆنی ڤێرجنی سپاهانی ئێرانی لەگەڵ ڕۆنی ڤێرجنی پارسی ئێرانی و تەنسیقیشمان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقا هەیە کە ماگانە حستەی خۆمانەیە و ڕۆنی ڤێرجنمان بۆ نێرن. ئەم ڕۆنە ڤێرجنانەش چەند جۆرێکن. یەکێ لەوانە SN 150 SN 350 SN 500 SN 650. ئەو ڕۆنانی کە یکینە دەرەوە بە تەنیا ڕۆنی بیس ئۆیل نییە، ئەم SN 500 نییە. پێویستە چەند جۆرێک ئەدەتیفی بۆ ئیزافە بکرێت تا ببرێتە دەرەوە بۆ سارە بەکاربێنرێت. یەکێ لەو ئەدەتیفانە پۆلیمەرە. پۆلیمەر لە زوجایە بەڕۆن. سوودی ئەوەیە لە کاتی بەکارهێنانە ئەو ڕۆنە لە زوجەیە یاتێ بۆ مەکینەی سارە ئیسفادەی لێکات و نایاڵێ وشک بێتەوە و بە جۆری دەرەجەی ڕۆنەکەشی پێ دیارەکرێت. ئەم ڕۆنە دەرەجە 30 دەرەجە 40 دەرەجە 50 بەپێی دەرەجەکە پۆلیمەری بۆ ئیزافاکرێت. ئەدەتیفێکی تریان کە خۆیان ئەدەتیف ئەمە لە ئەوروپا هاورداکرێن ئۆڵوای TC1 کە ئەمان لە چین و ئەمانەوە هاورداکرێت. ئەم ئەدەتیفە لە کاتی بەکارهێنانە بۆ سارە نایاڵێت مەکینەی سارەکە پاژماوەی تیابمێنێتەوە، یعنی مەکینەی سارەکە پا ئەکاتەوە لە پاژماوە. یەکێ لەو ئەدەتیفانی تر کە بەکارهێنین ئەنتیفریزە. ئەنتیفریز لە زستانە نایاڵێ ئەو ڕۆنە بیبەستێک، یعنی دەرەجەکەی بەرزەکاتەوە. ئەم ئەدەتیفەیە کە پێڵین ئەنتیفریز. ئەدەتیفێکی تریان کە بەکارهێنین پێی ئەوترێ ئەنتیفۆم. ئەم ئەنتیفۆمە دژی هەڵچوونە. لە کاتی ئیشپێکردنا نایاڵێک ئەو ڕۆنە هەڵبچێت لەوانە بێ ئەگەر هەڵبچێت زەرە لە مەکینەی سارە با و مەکینەی سارێ بتەقێنێ و کارە ساتێک دروستکا بۆ سارەکە. پاش ئیزافەکردنی ئەم ئەدیتیڤانە بۆ ناو ئەم ڕۆنە بیس ئۆیلانە کە بۆمانێت کە ئێمە احتیمادی سەرەکیمان لە سەرەتی فەحسەکانیان بەم جیازانە فەحسەکەی کە لە مختبەرە ئێستا ئیبینن. یەکێک لەو جیازانە کە خاتوساناس ئێستا فەحسیەکات مهندسی کیمیاییە ڤیسکۆستیە لە 100 دەرەجەی سیلیزی. پێمانەڵێ ئەو پۆلیمەری کە بەکارمان هێناوە تا چەند ستانداردە بەپێی جۆری ڕۆنەکە دەرەجە چەنە بێ پۆلیمەرەکەش بەپێی جۆری دەرەجەکە بەکاربێنێت و بەم جیازە فەحسەکرێت کە پێی ئەوترێ ڤیسکۆمیتەر. یەکێ لەو جیازانەی ترە ئەمەش هەر پێی ئەوترێ ڤیسکۆمیتەر، بەس ئەمان لە 40 دەرەجەی سیلیزیا فەحسەکە. پاش بەکارهێنانی ئەم دوو فەحسە ئێمە ڤیسکۆستی ئیندێکسمان دەست ئەکەوێت کە پێمانەڵێ ئەو پۆلیمەری کە بەکارە هێناوە تا چەند ستانداردە بەپێی دەرەجەی ڕۆنەکە. یەکێک لەو جیازانەی تریش پۆرپۆینتە کە کاگومێت ئێستا مهندسی کیمیاییە خەرکی فەحسکردنی بوو. ئەمە نیسبەی ئەنتیفریزەکە لە ناو ڕۆنەکەیە دیارەکە بۆی بزانی لە زستانە یا لە هاوین لە هەچ فەسڵێکی ترا، چونکە ئەو ڕۆنانەی ئێمە چێ بۆ دەرەوی وڵاتان ئەوروپیانە خاستن تورکیا ئەمانە ساردن بزانێکین لە چەند دەرەجە ئەیبەستی. عادەتەن ڕۆنی ئەمە بەپێی ستانداردی عێراقی تا ناقص 12 و ناقص 15 ئەڕات. یەکێک لەو جیازانەی ترمان کە بەکارهێنین TBN. TBN ئەو ڕێژەی ئەدەتیڤمان بۆ بەکارێنێ بزانێ بۆ دیارەکە بزانێکی چەند ئەو ئەدەتیڤە کراوەتە ناو ئەو ڕۆنەوە نیسبەتی لە سایە چەندی پێ دیاریکراوە.
فلاش پوینت سوودی ئەوەیە لە ستانداردی عراقیە فلاش پوینتی ڕۆن ئەبێ 230 بۆ 240 دەرەجە بێت لەو دەرەجەیە کەمتر بێ ڕۆن لە کاتی بەکارهێنانە لە سارەیە کەمەکە. ئەم بەرهەمانەی ئێمە کە ساڵ بە ساڵ وامان لێکرد پەرەمان پێدا و کوالیتیمان بەرەو سەرەوە ئەبرد داواکاریشی باشی هەبوو لە ڕووی بازار لە ڕووی بازرگانی هانیین کە ئێمە بتوانین بەرهەمەکانمان لە براندێکەوە بۆ چەند براندێک پەرە پێ بدەین و خەتی بەرهەمهێنانمان لە یەک خەتەوە پەرە پێ بدەین بۆ 4 خەتی بەرهەمهێنان و ئێستا لەخوا بەزیابێ وامان لێ هاتووە کە بتوانین بە تاقەیەکی ئینتاجی 250 تەن لە ڕۆژێکا ئێمە بەرهەم بخینە بازارەوە و لە هەمان کاتیشا ئەوەی کە ئێمە یکەین بەرهەمی ئێهێنین توانای سەرفکردنی ناو بازاریشمان هەیە چونکە لە هەموو شارەکانی کوردستان و عێراقا ئێمە وەکیلمان هەیە لە ڕێگەی وەکیلەکانمانەوە بەرهەمەکانی خۆمان پەخشەکەین و هەر بەوەشەوە نەوەستاین ئێمە توانیمان بەرهەمەکانی کۆمپانیاکەمان بگەینە دەرەوەی وڵات لە وڵاتی سووریا بە تایبەت لە کوردستانی ڕۆژاوا پەخش بکەین. دوای ئەوەش توانیمانە لە تورکیا لە کۆمەڵی شاری تورکیا بەرهەمی کۆمپانیەکەمان پەخش بکەین ئەمەش بە سەرکەوتنیە زانین چونکە ئێمە کە دەستمان کرد بەکاری ڕۆن لە بیدایەتە ئێمە هاوردەمان دەکرد ئێمە ئێستا کارەکەمان پێچەوانە کردوێتەوە گەیشتونە بوارێکەوە ڕۆنە نێرینە دەرەوەی وڵات و ئەمەش من تەنها بە سەرکەوتنی خۆمی نازانم بە سەرکەوتنی حکوومەتی هەرێمیشی زانم چونکە حکوومەتی هەرێم پاڵپشتێکە بۆ پیشەوەران کە بتوانین بەرهەمەکانیان بە نێودەوڵەتی بکەن و ئەمەی کە ئێمەش ئیسپاتیەکە کە بەرهەمەکانمان چاکە توانیمانە چەند شەهادەیەکی ئایزۆ لە ئایزۆی 9001 14001 28001 بەدەست بێنین تا ئێستاش ئێمە پەیوەندیێکی باشمان هەیە لە ڕووی بازرگانیەوە لەگەڵ خواروی عێراقیشا. ئەو ڕۆنەخامەی کە بۆمان دێ لەگەڵ چەند مادەیەکی خام هەیە ئەدەتیڤ، ئەنتیفرێز، ئەنتیفۆم هەمووی بە ڕێژەی خۆی تێکەڵەکرێ لەگەڵ ئەو ڕۆنەیە بۆ ئەو هەر ڕۆنێک و تایبەتمەندی خۆی هەیە بە ڕێژەکەی خۆی کە تێکەڵ کرا بۆ سەعاتێتر هەر ڕۆنێک و بڵێ کاتێکی دیاریکراوی هەیە سەعات 2 سەعاتمان هەیە تێکێڵە شێوێنین دوای ئەوە نمونەی لێ وەرەگرین ئەینەرین بۆ مختبەر ئەو ڕۆنەی کە دەرمان کردووە ئەگە بێت وی کێشەیەکی نەبێت لە هەموو ڕوویەکەوە فەحسەکرێن ئەو کاتە ئێمە ئەتوانین ڕەوانەی بەشی تێکردنیکەین ئەکرێتە دەبەوە ئەکرێتە بەرمیلەوە بەرهەمێکی زۆرمان هەیە کە ئێمە هانمانەدا بۆ ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ کارگەکەمان بەرەو پێش بەرین و ئەو پێداویستانەی کە لە پێکاتەی ڕۆنا لە پێکاتەی دروستکردنی ڕۆنا پێویستە لە ڕۆژانەیە کە ئێمە کۆمەڵێک پێکاتێکی بۆ زیاد بکەین وەکو کارگەی بەرمیل کە یەکێکە لە پێکاتەکانی ڕۆن کە پێویستە بۆ ئەوەی کە تۆ بەرهەمی ڕۆنێنیت بکەیتە ناو شتێکەوە کە بەرمیلە یان گاڵۆن و کارتۆن کە ئەو دوو کارگەیەشمان دروست کردووە ئێمەش بەمە گەیشتونە مەرحەلەیەک کە ئەتوانین بەرهەمەکانی
کۆمپانیەکەمان منافەسەی بەرهەمە بیانەکان بێت و شان بەشانی ئەوان لە بازارەکانی کوردستان و عێراقا بڕۆن و جێگەی خۆمان بە تەواوەتی کردوێتەوە. دوای ڕۆنەکانمان ئەبرێن بۆ تاقیگە و لە تاقیگە تێستیان بۆ ئەکرێت و ئەخرێنە بواری تێستکردنەوە. ئەگەر لەو تێستەی کە بەو مواسەفاتی کە دیاری کراوە ڕۆنەکانمان دەرچوو ڕەوانەی ئەم بەڵیندیکانەی ئێرە ئەکرێت بۆ تێکردنی بەشی بەرمیل. بەشی بەرمیلمان هەیە و بەشی دەبەمان هەیە، ئەمە جۆریەکە لە بەشی تێکردنی بەرمیل. لە بەرمیلەکانیشە چەندەوەک مارکەمان هەیە کە لایەن وەزارەتی پیشەسازی عێراقەوە ڕێگە پێدراوە لەسەر ئاستی عێراق و کوردستان و دەرەوەی عێراقش ئیشیان لەسەرەکەین. هەموو ئەو جۆرە ئەو ڕۆنانەی کە ئەکرێنە بەرمیلەوە چەند ڕێنمایەکیان بۆ دانراوە، یەکێ لەوانە نابێت لە 208 لیتر کەمتری تیاابێ، لەوانەی تر ئەو ڕۆنانەی کە مواسەفاتی تایبەتی خۆیان هەیە جۆری 15 دەبەسی 20 هەتا ڕۆنی هەفتای دەرەجە قورسیشمان هەیە. ئەکرێنە ئێرە و لێرە ئەکرێنە بەرمیلەوە و دوای لێرە پاکن ئەکرێت و سیارەیەت لێرەوە ڕەوانەی دەرەوەی کارگەکانمان ئەکرێت. ئەمەوێ ئیشارەتێک بە شتێک بدەم کە لە جیاوازی جۆرە وەچە نەزەرێک دروست بووە لە لای خەڵک لە بینی جیاوازی ڕۆنی بەرمیل و ڕۆنی دەبا. ئەگەر بێتە سەر ڕۆنێک کە بە مواسەفات و لە تاقیگەی پشکنینی بۆ کرابێت هیچ جیاوازیەکی نییە، تەنها ئەوەیە کە ئەو ڕۆنێ ئەکرێتە بەرمیلەوە لە ڕووی نرخەوە نیسبەی سەرفکردنی نرخی کەمترە وەکو لە ئەوەی کە ئەکرێتە ڕۆنی دەبەوە. ئەو ڕۆنانی کە ئەکرێنە دەبەوە نرخیان زیاتر ئەسێتە سەر زیاتر گرانە بن، بەڵام لە بەرمیلە بەو شێوەیە نییە. تۆ بەرمیلێکت هەیە 208 لیتر ئەگرێت 208 لیتر ڕۆن ئەگریت ئەیکڕیت بۆ نمونە بە $20. $20 کولفە نییە بۆ 208 لیتر، بەڵام ئەگەر بێت و 208 لیتر بکەیتە دەبەوە ئەمە کولفەی زیاتری ئەچێتە سەر. ئەمە ئەگەر کارگەیەک بە تەواوەتی پشتین بۆ ڕۆنەکانی بکە هیچ جیاوازێکی تیان نییە. خۆی ڕۆن لەسەر بنچینەیەک دروست ئەکرێ پێوەتێ دەرەجەی ڕۆن یان جۆری ئەو API کە تۆ پێویستەکە بە APIش پەیوەندیشی ڕاستە و خۆی هەیە بە مۆدێلی سیارەوە بە ساڵی دەرچوونی سیارەکەەوە. ئەمە بۆ جیا کاتەوە کەوا بەرچاوڕوونی ئەداتە دەست ئەو ڕۆنگۆڕەی کەوا ڕۆنەگۆڕێ بۆ چ جۆرە ڕۆنێک بەکاربێنێ، ئایا ڕۆنێک بەکاربێنێ کە لەگەڵ مۆدێلی سیارەکە ئەگونجێ، ئایا ئەو ڕۆنە لەگەڵ ئەو وەرزایە ئەگونجێ کە سیارەکەت یا ئیژەکە ئەبێ ئەمانە هەموو کاریگەرن پەیوەندی هەیە بە ئەو جۆری ڕۆنەوە کەوا ڕۆنگۆڕێک بەکاری دێنێ بۆ گۆڕنی سیارەیەک. و بۆ ئەمەش ئێمە هاتوین بەرامبەر ستاندەرە جیهانیەکان مواسەفاتی خۆمان دیاری کردووە بە پێی دەرەجەی ڕۆن، بە پێی ستاندەرد و API ڕۆن کە ئەمە و بەرچاوڕوونیشمان داوەتە ڕۆنگۆڕەکان لە ڕێگەی ئەو کەتەلۆکانەی کە شەریکەکەمان دەری کردووە و دیاری کردووە و کۆمەڵێک تیمیشمان هەیە، تیمی گەڕۆکمان هەیە لە ناو لەگەڵ ڕۆنگۆڕەکانە ئەگەڕێن بەسەریانەکەنەوە، پێش نیازیانە دەنێ، بەرچاوڕوونیانە دەنێ لەسەر
بەکارهێنانی ئەو بەرهەمانەی ئێمە و چۆنیش بەکاری بێنن لە چ کاتێکا بەکاری بێنن و بۆ چ سیارەیەکیش بەکاری بێنن. لەم کارگەیە جۆرەها ڕۆن بەرهەم ئەهێنرێت بە پێی ئەو مواسەفاتانەی کە بۆیان دەستنیشان کراوە. ئەو ڕۆنانەی کە لێرە تێکرێن و ئەکرێنە دەبەوە لە هەموو سەر هەموو دەبەیەک ئەو مواسەفاتی خۆی تێ نووسراوە و تێشیا دیاری کراوە ئەمە بۆ چ جۆرە سیارەیەکە بێ و چەند هزار کیلۆمەتر ئەڕوات. ئەو ڕۆنانەی کە لێرە تێکرێن ڕۆنی جۆرا جۆرمان هەیە، ڕۆنمان هەیە لە 8,000ەوە تا 12,000 کیلۆمەتر ئەتوانین ئیشی لەسەر ئەو سیارەیە ئیشی لەسەر بکاو بەبێ ئەوەی هیچ کێشەیەک بۆ مەچینەی سیارەکان دروستکە. لە ڕووی دارایی هەرێمی کوردستانەوە ئەم کارگەی ئێمە جێگەیەکی دیاری لە ڕووی ئابووریەوە دەستنیشان کردووە. بۆ نمونە بە نزیکەی 200-300 کارمەند کارەکەن لێرە. هەموو ڕۆژێ لێرە نزیکەی 100 تەن ڕۆن بەرهەم ئەهێنرێت. ئەم 100 تەن ڕۆنە ئەکرێتە بەرمیلەوە ئەکرێتە دەبەوە و ڕەوانەی دەرەوەی کارگەکانمان دەکرێت. بە شێوەیەکی سەرەکی ئێمە هەر کارمان نەکردوتە سەر ئەوەی کە لەسەر ئاسی کوردستانە ئیشکەین بڵین بازارەکەمان هەر کوردستان بێ. محاولەمان کردووە بەرهەمەکانمان ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان بکەین. یەکێ لەوانە ئەگەر بەرهەمەکانمان لە هەرێمی کوردستان زیاتر بن و بازارێکمان دۆزیوەتەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕەوانەی بۆ نمونە بازارێکمان هەیە ڕەوانەی لوبنانمان کردووە بە ئاشکرا هەستی پێکرێ و سەر بەبێ. ڕۆنی کارگەکەمان گەیشتۆتە ئەفریقاش بۆ ئەفریقاش ئینتاجەکەین. جۆرشتر لە بەرهەمی کارگەکانمان ئێمە جێر ئۆیل بەکارهێنین کە پێی وترێ سیوێل. ئەو سیوێلیش کە بەرهەمی ئەهێنین چەندها جۆرمان هەیە. بۆ نمونە سیوێلی دەرەجەنەوەتمان هەیە، سیوێلی سەوچلیشمان هەیە. جۆرشتری بەرهەمی کارگەکەمان کە بەکاری دروستی یەکەین و ئینتاجی یەکەین هایدرۆلیکە. هایدرۆلیکیش بەشێکی سەرەکی کارگەکەمانە کە ڕۆژانە ئەگاتە نزیکەی 100 بەرمیل یان 150 بەرمیل یان 500 کارتۆن 600 کارتۆن لە هایدرۆلیک ئەتوانین ئینتاج بکەین و ڕەوانەی دەرەوەی کارگەکەمانی بکەین بۆ فرۆشتن. ڕۆن زۆر حساسە، ئەبێ بە چەند مەرحەلەیەکی زۆر هەستیارە تیا بپەڕێ. ئەو ڕۆنی کەیەتە ئێرە ئەبێ لە مختبەرە فەحسێکی تەواوەتی بۆ بکرێ. تۆ ڕۆنێکی دەرەجە دەبەسیت هەیە 15 بەچلت هەیە ئەبێ بە حەقیقی 15 بەچل و دەبەسی بێ. ئەگەر هەروە عەشوایی بێنی و ئەو ڕۆنەی تێکەیت و فەحسی بۆ نەکەیت دەبەسی دەرنەچێت یان 15 بەچل دەرنەچێت کاتێ ئەکرێتە مەچینەی سیارەیەکەوە جۆرەها کێشە بۆ ئەو سیارەیە دروست دەبێت. ڕۆنەکانی ئێمە بە سێ جۆر مختبەرات تێپەڕێ. یەکەم مختبەر کە ڕۆنەکە دەرهێندێ ئەنێرێ بۆ مختبەر فەحس دەکرێ، مختبەر ئۆکەی ئەدات بەو کەسەی کە ئەڵێ ڕۆنەکەت ئۆکەی و بینێرە بۆ تێکردن. کانێرە بۆ تێکردن بۆ ئەم جیهازانن دووبارە لێرە لە جیهازەکان سامپڵی لێوەرەگیرێت ئەنێرێتەوە بۆ مختبەر فەحس دەکرێتەوە. ئەگەر ئۆکەی بوو ئیعاس بە بەشی سەرپەرشتیارمانەیە بەشی سەرپەرشتیار ئەڵێ ڕۆنەکەت ئۆکەی و وەرەقەی چێداتێ و ئەڵێ ئەتوانی دەست بەکاربیێت ڕۆنەکەت بکەیتە کارتۆنەوە. جۆری سێم کۆنتترۆلمان کە زۆر ضرورە ئەمیش کۆنتترۆلێکی ترە کە ڕۆنەکە تێکرێ و ئینتاجەکرێت لە ناو قاعەکان دائەندرێ سامپڵی لێوەرەگیرێ ئەم سامپڵە ئەبرێتەوە بۆ مختبەر کە لە مختبەرە فەحس کرا لەگەڵ سامپڵەکەی پێشوە بەراورد دەکرێت کە بەراورد یەک سامپڵ بوو ئەو کاتە ئۆکەیەک لەو ئینتاجانە ئەدرێت ئەڵێ ئەتوانی ئەم ئینتاجانە ڕەوانەی دەرەوەی کارگە بکرێت.
ئەمەوێ لە بواری کارگەکەمان ئیشارەتێک بە جۆرێشتر بەم کە زۆر گرینگە بۆ هاوڵاتیان کە بیزانن ئەویش جۆری ئەو ڕۆنەیە کە هەر ڕۆنە و بۆ وڵاتێک جۆرە تایبەتمەندێکی خۆی هەیە ئەو ڕۆنەی ئێمە کە لێرە دروستی یەکەین ڕەچاوی هەموو ئەو جۆرە تایبەتمەندیانەمان دروست کردووە کە ژینگە و دەرەجەی حرارە و دەرەجەی ساردی ئێرە چ جۆرە ڕۆنێکی ئەوەیە ئەو ڕۆنانەی ئێمە کە لێرە دروستیانەکەین کەسی اختصاسمان هەیە گراسەی لەسەر هەموو جۆرە سیارەکانی هەرێمی کوردستان کردووە چ جۆرە ڕۆنێک کە باشترین مواسەفاتی تایە بگونجێت بۆ سیارەکانی هەرێمی کوردستان ئەو جۆرە ڕۆنەمان دەستنیشان کردووە و جۆرێش تریش لە ڕووی جۆری بەکارهێنانی ئەو سیارانەی کە ڕۆن بەکارهێنن لەسەر دەبەکانمان لەسەر کارتۆنەکانمان لێی نووسراوە ئەم ڕۆنە بۆ چ سیارەیەک بەکاردێت چەند کیلۆمەتر بڕوە چ جۆرە سیارەیەک ئەم ڕۆنە بەکاربێنێت ئەوەش جۆرێکی ترە لە جۆری کارگەکەمان. ئەو چەورەی کە لە ڕۆنا هەیە کە تۆ دیاریت کرد لە کاتی وەرزەگەرمەکانە ئەتوانی ویسکۆسێکی بەرز چەورێکی بەرزی بیتێ لە کاتی وەرزە ساردەکانە ئەتوانی ویسکۆسێکی کەمی بیتێ چەورێکی کەمی بیتێ ئەمەش پێوتێ دەرەجەی ڕۆن بەڵام بۆ کیلۆمەتری سیارەکە پەیوەندی هەیە بە جۆری ئەو ئەدەتیڤەی ئەو چاکەرەی مەوادێکی ئیضافی هەیە کە تۆ لە ڕۆنە ئەیکەیتە ناو پێکاتەی ڕۆنەکەی خۆتەوە ئەمە بۆ دیارەکە کە ڕۆن چەند کیلۆمەتر بڕوە چونکە ئەمە لە کاتێکا کارەکە لە دوای 3000 کیلۆمەتر کە تۆ لەسەر ڕۆنە ڕۆیت ئەم ئەدەتیڤەی کە تۆ بەکاری دێنی جۆری ئەو ئەدەتیڤەی کە بەکاری دێنی کارەکە لە چەند کیلۆمەتر توانای ئەو ڕۆنە هەیە لە ناو سیارانە بمێنێتەوە و بەکار بێت. لە بەشی دروستکردنە ئێمە لە کارگەیە لە سعات 8 بەیانیەوە کارەکەین تا سعات 4 دوانیوەڕۆ کارەکەین و کارمەندەکانی ئێمەش لە ناو کارگەیە 250 کارمەندان هەیە لە بەشی دروستکردنە تەنها لەبێ بەشی مارکێتین کە ئەمانە خۆیان بینێتەوە لە بەشی دروستکردن لە بەشی بارکردن و لە مختبرات کە ئێمە چونکە گرنگترین بەشمان لە ناو کارگەیە مختبەرە بۆ ئەوەی کە بتوانین پێداویستی بازاڕی خۆمان لە ڕووی کوالیتی و چۆنایەتی ئەو ڕۆنەوە لە ڕێگەی مختبەرمانەوە دیاری بکەین.